شەریکەی نەوتی کەرکووک ئەوە 3 ساڵە تقریبان زیاتریش کە داعش هات ئینتاجی کەرکووک کەس نازانی چی هەیە چی نییە چۆن ئینتاجە بێ بۆ کوێڕۆ بۆ ئەوە وزارەی نەوت یعنی نیگەرانی بوو لەم مەوزوعە حتا ئێستا دەسەڵات بەدەستی خۆی بوو هات تقریبا لوزنەیەک هەیە ئێستا یەک مانگە ئیشەکات لە نەوتی لە شەریکەت نەفتی شیمال یانەوە شەریکەی نەفتی شیمال ئینتاجی کەرکووک پێش 4 ساڵ تقریبا 800,000 بەرمیل ڕۆژانە بوو ئێستا کەوت 150,000 گەرەکیانە تەفعیل بکەن ئەم شەریکە بیبی بریتانی کە وەختی 2 ساڵ پێش هات تەچیکی کرد بەس وەزعی ئەمنی داعش نزیکی کەرکووک بوو ئیش نەیان کرد ئێستا هاتوونە بۆ ئیشکردن گەرەکیانە ئەو بیرانە کە استهلاک بووە ئەوانە ئیعادەت تفعیل بکەنەوە بیرانی تر ئەگەر ئەتوانن بیکەنەوە حتا ئینتاجی کەرکووک زیاتر بێ ئێمە ئینتاجی کەرکووک هەر چەند زیاترە بێ بۆ خەڵکی کەرکووک باشە هەر بەرمیل $1 هەیە پیترۆ دۆلار ئەگەر 200,000 ڕۆژانەمان هەیە 6 ملیۆنەکە مانگی ئەگەر ئەبێ 800 طبعا بالتأكيد نسبة زۆرە بێ ئەو کاتە ئەتوانن استفادە بکەن خەدەمات تەقدیم بکەن بۆ ملەتی کەرکووک ئێستا کە هاتووە من وتم لوجنە هاتووە ئیشەکات لە کەرکووک وەزیری هاتووە تەکیدی کرد لە مەوزوعە وتی گەرەکمانە ئینتاجی کەرکووک بیکەنەوە وەک ئینتاجی بەسڕە ئەنجا کە ئینتاج هەر چۆن زۆرترە بێ ملەتی کەرکووکش مستەفیدە